دوای هەواڵی هاوسەرگیری جۆرجینا و ڕۆناڵدۆ بە ئەڵقەیەکی ئەڵماسی زۆر گەورە، دەمانەوێت دەربارەی سیاسەتەکانی ئەم ژنە سەرنجڕاکێشە قسە بکەین. ئەم ژنە چ سیاسەتانێک بەکاردەهێنێت؟ چی کردووە کە یەکێک لە بەناوبانگترین پیاوەکانی جیهان عاشقیەتی؟ سڵاو خانمیژیت لەگەڵتانە. لێرە باسی ژنان و سیاسەتەکانیان و ڕەفتارەکانیان و وزەی ژنانە و ژنە ئازاکان و سەرنجڕاکێشی قسە دەکەین. ئەمڕۆ دەمانەوێت دەربارەی جۆرجینا و سیاسەتەکانی و کەسایەتی قسە بکەین. حتمەن تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵم بە، چونکە کۆتاییەکەی لە هەمووی بەسوودترە. سەرەتا باسی کەسایەتی جۆرجینا دەکەین، دواتر باسی سیاسەتەکانی و نیشانەکانی دەکەین. بۆیە تا کۆتایی بابەتەکە لەگەڵم بە کە ئەسڵی مەسەلەکەیە. ئەگەر تەنها یەک شت باس بکەم کە وا دەکات ئەم ژنە بدرەوشێتەوە، تەنها یەک شت، ئەو شتە ئەوەیە کە ئەو ژنە ئەهلی پێشکەوتن بوو. ئەگەر ئەم ژنە ئەم سیفەتەی نەبایە، هەرگیز لەگەڵ ڕۆناڵدۆیەک ئاشنا نەدەبوو تاکە ئەم ژیانەی هەبێت. لەمەدا مەبەستمان لە چییە؟ ئەم ژنە چووە لە فرۆشگای گوچی ئیشی کردووە. لەوانەیە ئێستا بڵێن دەی فرۆشیارێک بووە، ئێستا گوچی بێ یان فرۆشگایەکی تر بێ، فەرقی چییە؟ زۆر فەرقی هەیە. من ڤیدیۆیەکتان بۆ دەکەم دەربارەی ئەوەی کە کەسی گونجاو چۆن بدۆزینەوە، کەسێک کە لایەنێکی دارایی باشی هەبێت چۆن بیدۆزینەوە، چۆن لەگەڵ پیاوانی تەبەقەی سەرەوە ئاشنا ببین بۆ هاوسەرگیری. لەوانەیە زۆر کەس بەهانە بهێننەوە بڵێن نەخێر ئەم کچە شانسی هەبووە، ئەم کچە نوشتەی کردووە کە ئەو کوڕە خوازبێنی کردووە. تەنها و تەنها زێهنیەت و بیرکردنەوەی بوو، زێهنیەتی ئەهلی پێشکەوتنەکەی. باشە، من دەتوانم بڕۆم لە دوکانی سەری کۆڵانەکەمان ئیش بکەم و دەتوانم بڕۆم لە دوکانی براندی گوچی ئیش بکەم. لە دوکانی سەرکۆڵانەکەمان ئەگەری کەمە کە من مشتریەکی تەبەقەی سەرەوە ببینم کە لایەنێکی دارایی زۆر باشی هەبێت. بەڵام ئەگەری هەیە کە کەسێکی وەکو ڕۆناڵدۆ بێت لە فرۆشگای گوچی کڕیاری بکات، پیاوانی تەبەقە و چینی سەرەوە بێن لە گوچی شت بکڕن. بۆیە یەکەم سیفەتی جۆرجینا ئەوە بووە کە حەزی لە پێشکەوتن بووە، ویستویەتی کە بچێتە چینی سەرەوە. زۆر کەس ئەو ڕاستیان پێ قبوڵ ناکرێت. زۆر کەس وا دەزانن کە ژیانی جۆرجینا ئەو کاتە گۆڕە کە لەگەڵ ڕۆناڵدۆ ئاشنا بوو. بەڵێ بەم شێوەیە، بەڵام نابێت کە زێهنیەت و بیرکردنەوەی ئەو کچە بەکەم بگرین. ئەم کچە هەر لە سەرەتاوە بیری لە پێشکەوتن کردووەتەوە، لە سەرەتاوە بیری لە چینی سەرەوە کردووەتەوە، لە سەرەتاوە زانیوێتی کە ژیانی دەگۆڕێت، دەبێتە کەسێکی چینی سەرەوە. و ئێستا و ئێستاش ئەو بیرکردنەوەی هەیە. من زۆر معجبی ئەو کچەم، نەک لەبەر ئەوەی کە ژنی ڕۆناڵدۆیە یاخود بە جۆرێکی تر بڵێن ڕۆناڵدۆی عاشقی خۆی کردووە، تەنها لەبەر ئەوەی کە هەویەی خۆی لەدەست نەداوە، کەسایەتی خۆی لەدەست نەداوە. ڕاستەکە هەمووان وەکو خۆشەویستی ڕۆناڵدۆ یاخود دایکی مناڵەکانی ڕۆناڵدۆ یاخود ئێستا بە ناونیشانی ژنی ڕۆناڵدۆ دەیناسن. بەڵام من چاوپێکەوتنێکم بینی کە دەیوت من هەر ئێستاش لە ڕووی داراییەوە سربەخۆم، گەر بمەوێ ڕیکلامێک لە ئینستاگرامدا بنێم چەند سەد هەزار دۆلار وەردەگرم، بۆ چاوپێکەوتنێک دنیایەک پارە وەردەگرم، ئەوەندە لایەنی داراییم سربەخۆیە کە خۆم توانیمە دیاریەک سارێک بۆ ڕۆناڵدۆ بکڕم. لە جێگەی خۆی نەمایەوە ئەم کچە هات ئیشی لەسەر بڕاندی خۆی کرد، زمان فێر بوو، خۆی بەرز کردەوە. سیرکەن، ئێمە ناتوانین ببینە شاژن و هەر ئەو مرۆڤەی پێشوو بمێنین بڵێن دەی ئێمە خۆش ژنی پاشاین، تەواو ئێمە شاژنین. هەر کەسێکی دیکە باە لە جێگای ئەو کچە دەیوت ئەسڵەن هەر ئەوەی کە ڕۆناڵدۆ سەیری منی کردووە من دەبێت سوپاسی خوا بکەم. بەڵام متمانە بەخۆبوونی ئەم ژنە ببینە، چەندە بەهێز، چەندە متمانە بەخۆی بوو. لە ئاستی ڕۆناڵدۆدا لە تەنیشتی دەڕوا و ژیان دەکات. قسەکردنی ڕۆناڵدۆ کاتێک کە دەربارەی جۆرجینا قسە دەکات گوێی لێ بگرە وەک ئەوەی واکە دەربارەی شاژنێک مەلەکەیەک قسە بکات. و ناتوانین بڵین ئەمانە شانسن.
ناتوانین بڵین کە هەر کەسێک لە جێگەی ئەم ژنە بە هەمان شت ڕووی دەدا، بە هەمان شێوە دەبوو. نەخێر، من بە بوێری و با ڕاستەقینەیەوە پێتان دەڵم کە هەر کەسێکی دی لە جێگەی ئەم ژنە بایە ئەم شتانە ڕووی نەدەدا. کەسایەتی ئەم ژنە، کەسایەتی بەهێزی ئەم ژنە بووەتە هۆی ئەم شتانە. بابینە سەر پەیوەندیەکان لەگەڵ ڕۆناڵدۆ کە لایەنێکی دیاری ئەم بابەتەیە. من وابیر دەکەمەوە کە جۆرجینا لە هەر چوار حاڵەتەکەی ژنانەییدا هاتوچۆ دەکات. کچێکی بچکۆلە، مەعشوقە، دایک و خۆشەویست. لە تەواوی چاوپێکەوتنەکانیاندا گەر سەرنج بدەی لە ئینستاگرامەکانیان، لە دەرکەوتنیان، تۆ لە هەر شوێنێک یاخود لە هەر جارێکدا یەکێک لە شەخسیەتەکانی کەسایەتیەکانی جۆرجینا دەبینی. دایکایەتیەکەی کە خۆی ڕوونەوە. من دەمەوێت بە تایبەت سەبارەت بەم بابەتە قسە بکەم. اینجا شاژنبوونی قسەیەکەیە کە دەڵێن کچانی کورد کاتێک کە هاوسەرگیری دەکەن ناوی هاوسەرەکەیان لەگەڵ ئەڵقەیەک دەخەنە سەر بیۆی پرۆفایلەکانیان، بەڵام جۆرجینا تا هێشتا ژنەی نووسیوە هاوسەری ڕۆناڵدۆ یان خۆشەویستی ڕۆناڵدۆ. هەر خۆیەتی جۆرجینا ڕۆدریگێز زۆر شاژنانەیە، دارایی خۆی هەیە، براندی خۆی هەیە، شەخسێت و کەسایەتیەکی بەهێزی هەیە، لە بۆنەکاندا ئامادە دەبێت، لە دەرکەوتنەکاندا ئامادە دەبێت، خۆی وەکو شاژنێک نیشان دەدات و بەڕاستی شاژنانەیە. حاڵەتی کچێکی بچکۆلە عادەتەن لە چاوپێکەوتنەکاندا دەبینین. من شتێکم بینی کاتێک کە ڕۆناڵدۆ لەگەڵ جۆرجینا ئاشنا دەبێت، کوڵاو و شاڵ و ئەم شتانەوە عینەکدا دەنێ و لەگەڵ جۆرجینا دەڕۆن بۆ دیزنیلاند. ڕۆناڵدۆیەک کە تەواوی دنیا دەیناسێ و کەسێکی لەو جۆرە هەرگیز ناسێتە ئەم شوێنانە. بۆچی ئێمە لەوێ نەبوون، بەڵام دەزانین کە لەوانەیە جۆرجینا بۆ ڕۆناڵدۆی گوتبێت چەندە حەز دەکەم بڕۆمە دیزنیلاند، نەچوومە ئەوێ زۆر حەزم لێتی. و پیاوەکە تەنانەت کە ڕۆناڵدۆشە بردوویەتیە حاڵەتێکی پشتیوانی و پاراستن و توێتی من پیاوەم، من ئارەزوەکەت دەهێنمەدی، من دەدوێم بۆ ئەو جێگایە. پیاوان عاشقی ئەوەن کە ئارەزوەکانمان بێن نەدی، پیاوان بە وزەیەکی پیاوانەی بەرزەوە. و بردوویەتی بۆ دیزنیلاند تەنها بۆ ئەوەی کە ئەم ژنە خۆشحاڵ بکات. بابەتەکە متمانە بەخۆبوونی شەها. لەوانەیە هەر ژنێکی دیکە با لە جێگای جۆرجینا وتبای هەر ئەوەی کە ڕۆناڵدۆ بە تەلەفۆن قسەم لەگەڵ دەکات زۆرە، ئەی بابەگیان دڵم هاتە دەر لە سترێس، بەڕاستی ئەوە منم کە ڕۆناڵدۆ قسەم لەگەڵ دەکات. زۆر بە ئیستراحەت وە بە متمانە بەخۆبوونەوە وتوێتی من حەزم لێ بچمە دیزنیلاند، من دەبەی. هەتا لەوانەیە ڕۆناڵدۆ وتبێتی من ڕۆناڵدۆم ناتوانم بچمە شوێنێکی ئەوەندە قەرەباڵغ. ئەمە هەمان متمانە بەخۆبوونی کچێکی بچکۆلەیە کە بە پڕڕوویی دەڵێت من مۆتام دەوێت بۆم دەکڕی. ئەمەیە بابەتەکە. دەربارەی چوار حاڵەتە ژنانەیەکە قسە دەکەین. و حاڵەتی خۆشەویست، کاتێک کە جۆرجینا وەک خۆشەویستێکی ڕۆناڵدۆ ڕەفتار دەکات کە ئەمە بە تەواوی ڕوونە. کەسێکەیە کە بڵێ جۆرجینا خۆشەویستی ڕۆناڵدۆ نییە. لە زۆربەی چاوپێکەوتنەکاندا ڕۆناڵدۆ دەربارەی سێکسی باشی جۆرجینا قسە دەکات، دەربارەی شەیتانیەکانی جۆرجینا قسە دەکات. بۆ منە کاتێک دەڵێن جۆرجینا زیاتر باسی چی دەکات، دەڵێ ناتوانم بیڵێم، شەرم دەکەم. بە تەواوی ڕوونە کە جۆرجینا لە ماڵەوە بە تەواوی مانە خۆشەویستێکە بۆ ڕۆناڵدۆ. اینجا بینە سەر حاڵەتی دایکایەتیەکە. ئەو کاتانەی کە جۆرجینا وەکو دایکێک، وەکو پارێزەرێک و پشتیوانێک ڕەفتار دەکات کە ئەمەش قابلی ئینکار نییە کە ئەم ژنە دایکێکی بە تەواومانایە. دوو منداڵی خۆی کە لە ڕۆناڵدۆ هەیەتی و سێ منداڵی تر کە هی ڕۆناڵدۆن و خۆی دایکی بایۆلۆجیان نییە، بەڵام بۆ هەموو مناڵەکان دایکێکی بە تەواومانایە. لە چاوپێکەوتنەکانیاندا، لە ژیانیاندا ئێمە ئەمە دەبینین. اینجا بینە سەر گرنگترین بەشی بابەتەکە. جۆرجینا خاڵی لاوازی ڕۆناڵدۆی دۆزیوەتەوە کە لێرەدا سیاسەتی ژنانە دەبێتە شتێکی زۆر دیار. سیاسەتی ژنانە بە دۆزینەوەی خاڵی لاوازی پیاو دەردەکەوێت.
پیاوێکی وەکو ڕۆناڵدۆ کە ئەگەر نەڵێن بەناوبانگترین پیاوی جیهانە، دەڵێن یەکێکە لە بەناوبانگترین پیاوەکانی جیهان، کە هەر سانیەک بیەوێت جوانترین سوپەر مۆدێلەکانی جیهان لە بەردەستیدا دەبن. هەر کاتێک کە بیەوێت دەتوانێت کچێک دڵخۆش بکات، هەر کاتێک کە بیەوێت دەتوانێت باشترین خزمەتکارەکان و پەرستارەکانی جیهان بۆ منداڵەکانی بگرێت. شتێک کە ئەم پیاوە ڕامی خێزانەکەی دەکات بریتیە لە ماڵ و خانەوادە و گەرمای ناوماڵە، گەرمی ناوماڵ. سەبارەت بە پیاوانی ئیسپانی و پورتوگالی و ئەوانە کەمێک کللتوریان لە کللتوری ئێمە دەچێت کە حەزیان بە خانەوادە دێت. خانەوادە بۆیان گرنگە، خێزان گرنگە. شتێک کە خۆشەویستی پێشووی ڕۆناڵدۆ ئێرینا شەیک گرنگی پێنەدەدا. بەڵام کە ساعتیەکان جیاوازن سەیرکەن، من ناڵم کچێکی وەکو ئێرینا شەیک دەبوو واز لە پیشەکەی و لە مۆدێلەکەی بهێنێت بێت خەریکی دایکایەتی بێت. نا، ئەو کە ساعتی خۆی هەبوو، ئەمەش کە ساعتی خۆی هەیە. بەڵام ژنێکی وەکو ئێرینا شەیک لە ڕسمەکانیشدا دەمان بینی هەمیشە منداڵەکانی ڕۆناڵدۆ لە لای خۆی بوون. هەتا لە ناو ڕسمەکاندا ئەمەی نیشان نەدەدا کە من هیچ هەستێکم هەیە بۆ ئەم منداڵە، ئێمە خانەوادەیەکین. هەستی خێزانیمان لە ڕسمەکان وەرنەدەگر. هەمیشە ئەمەمان دەبینی کە ئەو سوپەر مۆدێلێکی زۆر جوان لە تەنیش یەکێک لە ناودارترین پیاوەکانی جیهان. کە من ئەمە دەڵێم کە ئەگەر بتەوێ ببی بە ژنی کەسێکی چینی سەرەوە یاخود لایەنێکی دارایی باشی هەبێت، دەبێ ئیش لەسەر زاهیر و ڕووکاری دەرەوەت بکەی، دەبێ ئیش لەسەر ئەو لوکە بکەی کە نیشانی دەدەی. پیاوانی بەهێز حەز دەکەن ژنێکی جوانی سەرنجڕاکێش لە تەنیشتیانەوە بێت. دەی ئێرینا شەیک ئەمەی هەبوو، سوپەر مۆدێل جوان، بەڵام ئەو لایەنەی دیکە ماڵ خانەوادە نەبوو. ئەسڵەن وابی دەکەمەوە کە یەکێک لەو هۆکارانەی کە ئێرینا شەیک و ڕۆناڵدۆ لە یەکتری جیابوونەوە دایکی ڕۆناڵدۆ بوو، کە ئێرینا شەیک بە ڕۆناڵدۆی وتبوو بۆچی بۆ هەموو شوێنێک دەبێت دایکت لەگەڵمان بێت، بۆچی ئەوەندە گرنگی بە دایکت دەدەی. بەڵام جۆرجینای بە سیاسەت لە هەمان نوقتە، با نەڵێن نوقتەی زوعف، بەڵام لە هەمان نوقتەی کە زانیوێتی بۆ ڕۆناڵدۆ زۆر گرنگە ئیسفادەی کردووە. ناکرێ بڵین نمایشی کردووە ها، چونکە ژنێک کە ئەهلی نمایش و نواندن بێت ساڵێک نمایش دەکات، 2 ساڵ نمایش دەکات، ناتوانێت بەردەوام بێت. دەیتوانی بڵێت بابە من خۆشەویستی ڕۆناڵدۆم، من هاتووم لە پارە و لە ناوبانگی تۆ ئیسفادە بکەم، پەرستار بگرە بۆ منداڵەکانت. تەنانەت لە چاوپێکەوتنێکدا بینیم کە ڕۆناڵدۆ دەیوت جۆرجینە هەموو بەیانێک هەڵدەستێ، خواردنوان بۆ ئامادە دەکات، نانی بەیانی ئامادە دەکات، ماڵەکە پاک دەکاتەوە. من هەستی ئەوەی کە ژنێک لە ناو ماڵەکەدایە گەرمی ماڵەکەم هەست پێ دەکرد زۆر دڵخۆش دەبووم. و من بۆ ئەوەی کە جۆرجینە خۆشحاڵ بکەم پەرستارێکی زۆر بە ئەزموونم گرت و وتم نابێ بهێڵی کە جۆرجینە هەست پێ بکات و بەیانیان زوو پێش ئەوەی کە جۆرجینە لە خەو هەڵبستێت دەبێ بێت هەموو ماڵەکە پاک بکەیتەوە بۆ ئەوەی کە پەستانی کارەکانی ماڵەوە لەسەر جۆرجینە کەم ببێتەوە. و دوای ماوەیەک جۆرجینە وتی کە من زۆر دڵخۆشم، ئەم ماوە زۆر ئیسراحەتترم و لێرەدا بووکە من پێم وت من خزمەتکارێکم گرتووە. سیر کە پیاوێک کە وزەیەکی پیاوانەی لەم شێوەی هەبێت، کاتێک کە تۆ دەبی بە ژنی ژیانی ئەو هەوڵ دەدا کە خۆشحاڵت بکات، ئارەزوەکانت بهێنێتە دی. بابەتەکە لێرەدا کە ئێمە دەبێ بزانین خاڵی گرنگی پیاو چییە، چی زۆر بەلاوە گرنگە، ماڵەکەیەتی، خانەوادەکەیەتی، دایکیەتی، ماڵێکی گەرمە یاخود چییە. دێ ئەو کەسە یاریزانە، پارەدارە، بەناوبانگە، هەرچی بیەوێت لە دەرەوە هەیەی، بەڵام تاکە شتێک کە دڵی نەرم دەکاتەوە ماڵ و خانەوادەیە، شتێک کە دڵی ئارام دەکاتەوە گەرمی ناوماڵە. لەوانەیە لە پەیوەندیەکانی پێشوویدا
هەموو شتێک زۆر باش بوو بێت لە دەرەوە، بەڵام کاتێک کە دەهاتە ماڵەوە ژیانێکی ڕۆبۆتی بووە، خزمەتکار بێت پەرستار بێت، منداڵەکان پەرستار گەورەیان بکات، ماڵەکە خزمەتکار پاکی بکاتەوە. بەڵام جۆرجینە هاتووە بەو ماڵە بە ناو ماڵەکە گەرمی بەخشیوە. بزەبت لەو شوێنەدا کە ڕۆناڵدۆ هەستی لاوازی هەبووە یاخود کەمی هەبووە، جۆرجینە هاتووە ئەو خاڵەی پڕ کردووەتەوە. ئەمەیە سیاسەت. لایەنێکی تر کە جۆرجینە درکی پێکردووە بریتیە لە درک پێکردن و هەست پێکردنی. ئەوەی کە من ژنی ڕۆناڵدۆم یاخود خۆشەویستی ڕۆناڵدۆم فەرقی هەیە لەگەڵ ژنانی تر، من نابێ خۆم بەراوردی ژنانی تر بکەم. کە خۆی باسی لەوە دەکرد کە زۆر جار لە کۆبوونەوەکاندا یاخود لەگەڵ هاوڕەکانم کاتێک کە باسی هاوسەرگیری دەکرا، هاوڕەکانم بۆیان دەناردم یاخود پێیان دەوتم کە ڕۆناڵدۆ تۆ ناگرێتە ئەستۆوە هاوسەرگیریت لەگەڵ ناکات، هەر بەم شێوەیە لەگەڵ دادەمێنێتەوە. بەڵام من خۆم بەراورد نەکرد و نابێ خۆت بەراوردی کەسانی دیکە بکەیت. پەیوەندی من ئەسڵەن ئەو پەیوەندیە نییە. ئەمەش زیاد بکەمە سەر بابەتەکە ئازیزان کە لە دەرەوەی ئێرە بۆ نمونە لە وڵاتە ئەوروپیەکان هەتا پەیوەندی خۆشەویستیش هەندێک یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە، وەکو ئێرە نییە. هاوشێوەی ئێرە نییە کە لەگەڵ کەسێک لە پەیوەندیدا بی هیچ یاسایەک نەبێ بۆت، یاخود ئەگەر تەنان بە پەیوەندیەکەشتان بزانن ئەمە هەر زۆر خراپتر و ئابڕوچوون دەبێت، وەخوا نەخواستە ئەگەر منداڵێک بێتە ئاراوە هیچ ماف و ڕێسایەک نەتگرێتەوە. نەخێر، لەلای ئەوان تەنانەت پەیوەندی خۆشەویستیش یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە و ئەگەر تۆ ببیە دایکی مناڵەکانی ئەو کەسە کۆمەڵک مافت هەیە، یعنی بەو شێوەیە نییە کە بڵێ ئەی چۆنیە ئەوە 8 ساڵ 9 ساڵە جۆرجینە وەکو خۆشەویستی ڕۆناڵدۆ ماوەتەوە و هاوسەرگیری لەگەڵ نەکردووە. گەر من پێت بڵام گەر ساڵێک لە پەیوەندیدا بووی کەسەکە نەهاتە داوات پەیوەندیەکە کۆتایی پێبێنە، لەوانەیە بەلاتەوە باش نەبێت بڵێ ئەی بۆچی جۆرجینە 9 ساڵە 8 ساڵە چاوەڕێی کردوتە هاوسەرگیری لەگەڵ کردووە. درکردن بە ئەوەی کە ئەو جۆرجینایە و من جۆرجینانیم، ئەو کەسە ئەوەی کەسی بەرامبەرم ڕۆناڵدۆیە و ئەمەی بەرامبەر من ڕۆناڵدۆ نییە، وا دەکا کە لە بابەتەکان تێبگەین. ئەم شتانە جیاوازن لە یەکتری. درک پێکردن زۆر گرنگە. دەڵێم کەسێکە لەوانەیە کەسێکی دیکە لە جێگەی جۆرجینا بە ئەم درک پێکردنەی نەبایە. گەرچی جۆرجینە سوودی لەو فەزایە وەرگرکە وەکو خۆشەویستی ڕۆناڵدۆ ئەم چەند ساڵە لەگەڵ ڕۆناڵدۆ بووە، ئیسفادەی لە کاتەکە کردووە. ئیسفادەی لەوە کردووە کە ئەو خۆشەویستی ڕۆناڵدۆیە، براندی خۆی دروست کرد، سەروەت و سامانی بۆ خۆی دروست کرد، منداڵەکانی لە ئەمنیەت و لە خۆشگوزەرانیدان. لەوێ هاوسەرگیری بەو واتایی کە هاوسەرگیری لێرە چۆنە لەوانەیە ئەوەندە ئەمانایی نەبێت. ئێمە دەبێت زۆر بیر لەم بابەتانە بکەینەوە. دەبێت فێر ببین لەم ژنە بەهێزانە بە ڕستەیە کە دەڵێن شانسی هەیە، نوشتەنووسی هەیە، بابەتەکە کۆتایی پێدەهێنین. ئەگەر بە نوشتەکردن بوو کە ئەم هەموو یاریزانە بەناوبانگە، ئەم هەموو کەسە پیاوە بەناوبانگە هەن، بۆچی ژنانی تر ناڕۆن نوشتە بکەن و ئەوان بخەنە چنگی خۆیانەوە. سیرکەن زۆر کەس دەڵێن کە جوان بووە، هەیکەلی جوان بووە. ئەوەڵەن کە ئەم هەیکەلی ئێستا هەیەتی هەمووی دروست کردووە، پێشتر ئەسڵەن هەیکەلی بەم شێوەیە نەبوو. بەڵام جوان بوون و خۆش هەیکەل بوون و هەیکەلێکی جوان لە ڕاستیدا دەرگایەکە. بەڵێ بۆ ئەوەی کە پیاوێکی چینی سەرەوە داوای هاوسەرگیریت لێ بکە و لێت نزیک بێتەوە، دەبێ ڕووکارێکی جوانت هەبێت، شێوەیەکی جوانت هەبێت. بەڵام ئەو شتێک کە پیاو دەهێڵێتەوە، ئەویش پیاوێکی وەکو ڕۆناڵدۆ، پیاوێکی بەناوبانگ، پیاوێکی سەرمایەدار، چیتر ڕووکار نییە. وتم کە لەگەڵ یەک ئیشارە، لەگەڵ یەک چەقەنە 100 سوپەر مۆدێل ڕیز دەبن بۆ پیاوێکی لەم شێوەیە. شتێک بەدەر لە جوانی پیاو دەهێڵێتەوە، گەرمی بە پەیوەندیەکە دەدات. دەبێتە هۆی ئەوەی کە ئەو پیاوە لەگەڵ من خانەوادە دروست بکات، گەرمی دروست بکات، ژیانی بۆ من تەرخان بکات، ڕسمی من بخاتە سەر بورجی خەلیفە. شتێکی بەدەر لە جوانیە.
شتێکە وزەی ژنانەییە، ئەوەی کە دەڵێم دەبێژن لە نێوان چوار حاڵەتەکەدا هاتوچۆ بکات. کچێکی بچکۆلە، دایک، خۆشەویست و شاژن. لە جێگەی خۆیدا دایکە، خانەوادە کۆ دەکاتەوە، ناڵێ ئەمانە کە منداڵی من نین. بە جێگەی خۆی مەعشوقەیەکی بە تەواومانایە، لە جێگەی خۆی کچێکی بچکۆلەیەکە پێویستی بە پاراستنە، و لە شوێنی خۆی شاژنێکی بە تەواومانایە. بە تەواوی دنیا دەڵێ کە من شاژنێکم لە تەنیش ڕۆناڵدۆدا. وەکو خۆشەویستی ڕۆناڵدۆ نەمایەوە، بڕاندی خۆی دروست کرد. ئێستا هەر دەقەیەک ئەم ژنە لە ڕۆناڵدۆ جیاب بێتەوە، ژنێکی تەواوە. سەروەت و سامانی خۆی هەیە، ژیانی خۆی هەیە. بەڵام چەندن ئەو ژنانەی کە دەڵێن من بەس هاوسەرێکی دەوڵەمەند بدۆزمەوە، ئیتر هەر لەم ساڵۆن و لەم سەنتەری جوانکاری بێم و بڕۆم و پارە سرف بکەم. بەڵام زۆرن ئەوانەی کە هاوسەرەکان دەوڵەمەندە، سەروەتێکی زۆریان هەیە، بەڵام هیچ خودیەتێکیان نییە. ئافرەت هەیە کە دەڵێ ئەوەندە دەوڵەمەندین، ئەوەندە سەروەت و سامانمان زۆرەکە منداڵەکەمان ناردووەتە وڵاتێکی تر، ناردومانەتە وڵاتێکی وەکو ئەمریکا بۆ ئەوەی کە بخوێنێت، بەڵام من لە ماڵەوە هەست بە پوچی دەکەم، هەست دەکەم کە هیچم نییە. هاوسەرەکەشم ئێستا سەری لەسەر کارەکەی زۆر گەرمە و منداڵەکەشم ڕۆشتووەتە دەرەوەی وڵات و من هیچ کەسێک نیم. ئەزیزانم، گەر ئامانجتان تەنها ئەوەیە پیاوێکی دەوڵەمەند پەیدا بکەن و پێوە بنووسێن، ڕۆژێک ئەو پیاوە خیانەتت لێ دەکات. چونکە ڕۆژێک دەبینێت کە تۆ هیچ نیت، بەبێ ئەو پیاوە هیچ نیت، بەبێ پارەی ئەو پیاوە، جگەلەوەی کە دایکی منداڵەکانی ئەو پیاوەی هیچی تر نیت. ئەو بڕاند دروستکردنە و پێشکەوتنەی جۆرجینا زۆر گرنگە. من زۆر جار دەڵم گەر باوکت دەوڵەمەندە، هاوسەرەکەت دەوڵەمەندە، دایکت دەوڵەمەندە، ئیسفادە لەم دەرفەتە بکە و بیزنسی خۆت دروست بکە، ببە بە کەسێک. پیاوێکی بەناوبانگی وەکو ڕۆناڵدۆ دوای ماوەیەک دەڵێ دەی من ڕۆناڵدۆم و تۆش تەنها خۆشەویستمی. بەڵام جۆرجینا هەر ساتێک لە بەرەو پێشچووندایە، هەر ساتێک شتێکی نوێ دەکات، هەر ساتێک زۆرتر لە پێشوو دەدرەوشێتەوە. دەبێ فێر ببین، نابێت بچینە حاڵەتی دیفاعیەوە بڵین ئەوێ خاریجە و ئێرە کوردستانە، ئەوانە شانسیان هەیە، ئەوانە نوشتە دەکەن. دەبێ فێر ببین لە ژنانێکی لەم شێوەیە. لێکدانەوەیەکی سوحبەتتان پێ بڵێم، بەڵام دەتوانن بە جددیش وەری بگرن. زۆر بوون ئەوانی کە دەیانوێت ڕۆناڵدۆ دوای ئەوەی کە هاتە ناو عەرەبەکان ئینجا پێشنیاری هاوسەرگیریدا بە جۆرجینا. من ئەمە لە پەنجەرەیەکی دیکەوە سەیر دەکەم کە دەکرێ ڕاست بێت. پیاوانی عەرەب لە جیهاندا پیاوانێکن کە زۆر گرنگی بە هاوسەرگیری دەدەن. بۆیە دەکرێت بڵین بەڵێ ڕۆناڵدۆ کاتێک کە هاتە ناو کۆمەڵگەی عەرەبی سەیری پیاوانی دەوروبەری خۆی کرد، ئەهەمیەت و گرنگی خێزان و هاوسەرگیری زیاتر بۆ دەرکەوت. ئێمە دەتوانین چی لەمە فێر ببین؟ ئەگەر پیاوەکەی تۆ یاخۆد خۆشەویستەکەی تۆ لەگەڵ پیاوانێک تێکەڵ ببێ کە گرنگی بە خانەوادە و بە خێزان دەدەن، زووتر ئەم پەیوەندی ئێوە بە هاوسەرگیری کۆتایی دێت. واتە ئەگەر هاوڕێکانی، براکانی، پیاوەکانی ناو بنەماڵەکەی هەمویان هاوسەرگیریان کردبێ و خانەوادەیان لەلا گرنگ بێت، ئەو کاریگەریەی کە لەوانەوە وەری دەگرێت زۆر زۆرە. قورسترە لەوەی کە من بمەوێ پیاوێک بکەمە پیاوی ئەهلی ماڵ و منداڵ و خێزان کە هاوڕەکانی ئەهلی پارتی و ئاهەنگ و کافتریا و ئەم خۆشەویستە بەردە و ئەم خۆشەویستە بگرە و قورستر من دەتوانم ئەم کوڕە بهێنمە ناو هاوسەرگیریەوە. لەوانەیە بڵم نا، خۆشەویستی من لەگەڵ هەمووان فەرقی هەیە، جیاوازە لە هەمووان، و بین بە زۆر ئەم کوڕە بهێنینە ناو پەیوەندی هاوسەرگیریەوە. بۆیە ئەم خاڵە زۆر گرنگەوە. من بە جددی بیرم دەکردێتەوە بەڵێ لەوانەیە ژیان لە ناو عەرەبەکان وای لە ڕۆناڵدۆ کردبێت کە ئەم بڕیارە بدات. بابەتی ئەم جارەمان کۆتایی هات. هیوادارم کە چێشتان لە بابەتەکە وەرگرت بێ، سوودی لێ ببینن و زۆر حەز دەکەم کۆمنتم بۆ بکەن، ئێوەش ڕای خۆتان بنووسن، بەڕای ئێوە شانس و بەختە یاخود ئەم شتانەیە کە من وتم. هەر شاد بن.